طبعا ئێمە وەکو ئەنجومەنی هەڵەوشانەوەی پاشەکەوتی موچە کە ئەنجومەنێکی باڵایە و ئەنجومەنێکی فەرمیە لە زۆربەی زۆری چینی توێژەکانی سنووری هەولێر پێکاتووە لە چینی مامۆسایان، چینی مامۆسایانی خانەنشین، چینی فەرمانبەران، چینی تەندروستکاران. ئەم ئەنجومەنە هەر لە سەرەتای دروستبوونیەوە فشارەکانی بە شێوەیەکی مەدەنیانە دەست پێ کردووە. ئەم فشارە بۆ سەر لایانی پەیوەندیدار بۆ سەر دەسەڵاتە بۆ ئەوەی دروشمان هەڵوەشانەوەی پاشەکەوتی موچەیە. دەنگۆی ئەوەی کە گوایە کۆمەڵێک لە مامۆستایان بڕیاری ئەویاندا بایکۆت بشتێتن، ئەمانە هیچ پەیوەندییان بە ئێمەوە نییە. ئێمە وەکم ئەنجومەنە بڕیارمان داوە بەردەوام بین لە فشارەکانمان، بەردەوام بین لە فشارە مەدەنیەکانی خۆمان بۆ ئەوەی بتوانین بە هەر شێوێک بیتن حکومەت بێتە ئەم قەنەعەتە بەوەی کە پاشەکەوتی زۆرەملەی موچە لەسەر فەرمانبەران و مامۆستایان هەڵۆشێنیتەوە. فشارەکان ئەگەر بە هەر شێوازێک لە شێوازەکان بێتن کە بخوازێتن بۆ ئێمە بتوانین دروستی بکەن، ئێمە لە ڕۆژانی داهاتوودا بڕیاری لەسەر دەدەین. ئەمانە کۆمەڵێک مامۆستان لە سەرەتاوە خۆیان ڕاگەاندبوو کە کۆمەڵێک مامۆستای ناڕازین لەم دەڤەرە. ئەمانە تعبیر لە ڕای گشتی هەموو مامۆستایان ناکەن، بەڵکو ژمارەیەکی کەمن لە سنووری هەولێر. ئەم ئەنجومەنی ئێمە ئەنجومەنێکی باڵا و فەرمیە. زۆربەی مامۆستایان چاویان لە بڕیارەکانی ئەنجومەنی ئێمەیە، چ بڕیارێک دەردەکەین ئەوانیش چاوەڕێی بریارەکانی ئێمە و فشارەکانی ئێمەن بیخێنە سەر دەسەڵات و بیخێنە سەر حکوومەت بۆ ئەوەی حکوومەت بە زووترین کات ئەو پاشەکەوتی موچی هەڵۆشێنێتەوە لەسەر فەرمانبەران.